طبعا زانایانە فەرموون بۆ لە ئیسلامە چاکبوون لەگەڵ دایک پێشخراوە بەسەر چاکبوون لەگەڵ باوک. ئەفەرموون لەبەرەوەی سێ تایبەتمەندی هەیە لە دایکە باوک قەت ناتوانێت بێ بە خاوەن بە هیچ شێوەیە. سێ تایبەتمەندی. تایبەتمەندی یەکەمیان حەملە، واتە حامیلە ئەبێ بەو منداڵەوە لە سکیا. حەمەلەته ئومه وهنا على وهن. دایکی بەسکی هەڵی گرتووە قۆناغ بە قۆناغ لە ناڕەحەتی بۆ ناڕەحەتی ئەم منداڵە لە گۆشت و خوێنیەوی خوارد. حاڵەتی دووەمیان، تایبەتمەندی دووەمیان کە لە دایک هەیە، لە دایکە هەیە، لە دایکبوونی مناڵەکە بەژان هیچ باوکێت تووشیەوە نا. ووضعته كرها، زۆر بە ناڕەحەتیدا، یعنی الله جل جلاله فەرمووی چۆن هەر هەڵگرتنەکەشی بەسکی هەر بە ناڕەحەتیە. تایبەتمەندی سێیەم ناڕەحەتی شیر پێدان، کە هەموو دایکێ چەند ساعتێکی پێچێت تا ژەمە شیرایە بە مناڵەکە، ئەبۆ شێوە بە سڵنیەوەی گرێت. بۆیە زانایانە فەرموون لەبەر ئەم سێ تایبەتمەندیە چاکەکردن لەگەڵ دایک پێشخراوە بەسەر باوکە. باوکەوانە ناکە بە هیچ شێوەیەکیش ناتوانێت بیکە، ناتوانێت حەملی بێ و ناتوانێت بیبێت و ناتوانێت شیری بات، بەس دایکەوانەی هەیە. بۆیە چاکردن لەگەڵ دایک پێشخراوە بەسەر چاکەکردن لەگەڵ باوکە. باوک چیەکە؟ هەر نەفەقا کێشێ، نەفەقەی منداڵە کێشێ. نەفەقە کێشانیش جاری وایە باوکەکە ئەمرێ دایکەکە خۆی خاوەن ماڵە و ئەتوانێت نەفەقەکە بکێشێ بەبێ باوکەکە. بەڵام خۆگەر دایکەکە نەبێ باوکە ناتوانێت حەملیکا و بیبێت و شیری بات. بۆیە زانایان لە شەرحی ئەو فەرمودانەیە کە ئافرەتێک دێ بۆ لای ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لەگەڵ مێردەکەیان جیان بووەتەوە، فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم پیاوەیە مناڵەکەم لێسێنێ. لە کاتێکە ئەم مناڵە سنگم بۆی پارێزەر بووە و سکم بۆی هەڵگر بووە و مەمکیشم بۆی شیردەر بووە بۆی. کابراش دەسەکان بە قسەکردنە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من باوکم و من ئاوا بووم و ئاوا بووم و قسەیەکی سەرجە ڕێگە خا پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەکانی بەدڵ نابێ. ئەفەرمێ مناڵەکە ئەحەقترە بەوەی کە لە لای تۆ بێ مادام شوونەکەیتەوە، کە شوت کردەوە ئەنجا بیگەڕەوە بۆ باوکی. بەڵام تا شوونەکەیتەوە مناڵەکە ئەحەقترە بەوەی کە لە لای تۆ بێ، بۆیە ئەیداتەوە بە دایکی منداڵەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیداتەوە. لەبەرەوە ئەم فەرمودانە ژەمی بەڵگەیەوەن کە دایک پێشخرێ بەسەر باوکە و هۆکارەکەشی ئەوەیە کە سێ تایبەتمەندیە لە دایکە هەیە و لە باوکانی ئینشاء